پەیوەست بە وەفا یاخود بڵێن خۆشەویستی بۆ قوتابخانە یاخود بۆ ژینگە بیلال حەسەن لە یادی 25 ساڵەی لەدایکبوونیدا هاتووە 125 نەمامی سنووبەر و زەیتونی لە 5 قوتابخانەی سنووری دەربەندیخان ڕواندووە کە پێشتر لە قوتابخانەکانی لەو قوتابخانەیان نەبووە لە قۆناغەکانی ژیانیدا وانەی تێدا خوێندوون. بیلال ئەڵێت لە کارەکەیە چەندین پەیامی هەبووە و قوتابیان و مامۆستایانیش ستایشی کارەکەیەکەن و بە نمونەیەکی زۆر جوان لە وەفا و خۆشەویستی ئێزانن هەم بۆ قوتابخانەکەی هەم بۆ ژینگەکەشی. من هاورد اوش جالس فرصه ئەمە سەرتا بیرم کردەوە کەەوە کۆفایەک بۆ قوتابخانەکەم بۆ شارەکەم دەربەندیخان ئەنام لە قوتابخانانە بچێن کە پێشتر پێیا داوام کردووە من هەر پارێزەری ژینگەشم بۆ کۆمە سۆزێک بۆ ژینگەی شارەکەم دەربەندیخان ئەنەوە بچێن لە قوتابخانەکان. هیوادارین ئێوەش هەمیشە سەیری چاکیەکان بکەن. ئەم فڕێک وەکو وەفادارە بەمە ئێمە چەندی قوتابیترمان هەبوو لێرە ڕۆیشت و لەوانەیە دکتۆر بێ لەوانەیە ئەندازیار بێ لەوانەیە کارمەندی بێ بەڵام ئەو کۆفایە وفایەکی وای نەبوو بەرامبەر بە ئێمە ڕاستەیەکە ئەم کوڕێکی گەنجە تەمەنی وا بەرەو 25 ساڵ ئەڕوات ئێراوە کۆفایە وە قوتابخانەکەمان هاتووە ئەم وەفاداریە ژینگە قوتابخانەکەمان جوانترەکە و سەوز لێکات. هیوادارم ئێوەش ئەم نەمامانەی کە ئەم کاکە جوانە ئەی نێژێ ئێوەش وشاتان بیپارێزن کە یادگارێکی ئەم کوڕە جوانەیە لێدا دایناوە بە ئێمە یادگارێکی دایناوە ئێوەش بیپارێزن چاو بکەن لە ئەم چونکە ئەم بەرنامەی ئەم کاکە جوانەی کە لە وڵاتانی ئەوروپی هەیە. مامەستا تۆزە بێرە خواردن و بیتەرە هەتانەوەی هاوڵاتیان لە ڕۆژی لەدایکبوونیان نەبتوانن بۆنەکان ئەو بۆنانە ڕۆژی لەدایکبوون نەبتوانن بە نەمام و گوڵچاندن یادەکانی بەرز ڕابگرن. ئێمە لێرەوە پیرۆزبایی دەکەین هیوادارین تەمەنێکی درێژ و ژیانێکی بەختەوەری بۆ ئەخوازین. هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ